هەولێرێ باوەیەکی زیندی تەبلی بولتەن ئامادە بە. ئەم کاتت باش کاکناوزا سوپاس بۆ بەشداریکردنت گەڕانەوە بۆ بەغدا و چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا چارەسەری قەیرانەکانی هەرێمی کوردستان دەکات. زۆر سپاس بۆ ئێوە. بێگومان چوونی وەفدی هەرێمی کوردستان بۆ بەغدا هەوڵێکە لە چوارچێوەی ئەو هەوڵانەی کە بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدایە. هەمومان دەزانین یعنی دەرەنجامی ئەو پەیوەندیە ناتەندروستەی یا ئەو گرچی و ئاڵۆزیانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی مەرکەزی بەغدا هەیە دۆخێکی خراپی بۆ هاوڵاتیان بۆ پرۆسەی سیاسی هەم لە هەرێمی کوردستان هەم لە بەغدا دروست کردووە. بەتایبەتی بۆ هەرێمی کوردستان دەبینین یعنی فەرمانبەرانی کوردستان ڕوبەڕووی دۆخێک و خەیرانێکی ئابووری خراپ بوونەتەوە، بازاڕی کاسبکاران شێواوە، ژیان تا ڕادەیەکی زۆر شێواوە. ئەو هەوڵەیە لە پێناوی ئەوەیە جارێکی دیکە بتوانین حکوومەتی هەرێمی کوردستان بخینەوە سەرپێ، چونکە ئێمە دەزانین کە لە دەرەنجامی سیاسەتی سربەخۆیی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان بەداخەوە هەرێمی کوردستان وەکو ئەوەی ئاماژەکان پێمان دەڵێن فەشەلی هێناوە بۆ ئەوی بتوانین یعنی ئەم حاڵەتە دۆخەکە ئاسایی بکەینەوە دەبێ وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان بچێتەوە بەغدا. هەرچەندە من ئەم دەستەواژەیەم پێ هەڵەیە یعنی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی یاساییەوە لە چوارچێوەی دەستور هەرێمێکە سەر بە حکوومەتی عێراقیە نابێ بڵێن چۆ گەڕاو دەچێت ناچێت دەبێ. بەڵام خۆیمە حکوومەتێکی سربەخۆشمان هەیە و پەرلەمانمان هەیە و وەزارەتمان هەیە و حکوومەتێکمان هەیە کە بڕیاری داوە نەوت بەسەر بەخۆی بفرۆشێ. ینی فەشەلهێنانی ئەمە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە؟ ینی بەرپرسانی هەرێم بەردەوام بەغدا تۆمەتبارەکەن کە ئەو پابەند نابێتن لە کاتێکەوان ئەو ڕێژە نەوتە دەنێرن لە ڕێگەی بەغداوە کە داوایان کردووە. هۆکارەکەی ئەوەیە حکوومەتێکە تێنای حکوومەتی هەرێمی کوردستانە حکوومەتە نەخشە و پلانی بۆ هیچ پرۆژەیەک نییە، هیچ ڕوئیایەک و جیهانبینیەکی بۆ ئایندە بۆ مستەقبەلی ئەم هەرێمی کوردستانە نییە. نەوت دەفرۆشێ نازانێ بیفرۆشێ، دەیفرۆشێ پارەکەی نازانی چۆن دێتەوە هەرێمی کوردستان، دێتەوە هەرێمی کوردستان ناچێتە ناو خەزانەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چەند کەسێکە بۆ گروپێکە بۆ چەند سیاسیەکە بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە نەک بۆ خەڵکی کوردستانە. ئێمە نەک هەر لە بواری ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بێ دابنیشین لە زۆر بوارە ینی کەم تەرخەمی هەیە کەم و کوڕی هەیە حکوومەت ناتوانێت. بەغدا چۆن پێشوازیەکە بە حکومیەوەی کاندام پەرلەمانی وە لە بەغدای بەغدا سەبارەت بە چوونی وەفدی هەرێم چی دەڵێ؟ بەڵێ بەغدا سەبارەت بە چوونی وەفدی هەرێم کە تا ئێستا وەڵام نەدراونەتەوە کە دوێنێ وەزیری دارایی عێراق بەێنارتیوت تا ئێستا چاوەڕێی وەڵامی ئەوانەکەن ئەوەی کە لە بەغدا دەگوزارێ باز دەکرێت بە چوونی وەفدی هەرێم چی دەوترێت؟ ئەوان ئامادەن؟ داڕادەک یعنی حکوومەتی عێراقی سەری سوور ماوە لە زۆر و شێوازی مامەڵەکردنی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا. تۆ حکوومەتێکت هەیە حکوومەتە بەردەوام باسی دەوڵەتی کوردی، باسی سربەخۆی ئابووری، باسی زۆر شتی یعنی قەبە و گەورە دەکا کە لە ئەرزی واقعدا یعنی هیچ کارکردنیەک هیچ پرۆژەیەک بۆ ئەو چەمک و ئەو دروشمە گەورانە نابیندرێ. لەلایەک یعنی ئێمە داوای دەوڵەتی کوردی دەکەین لەلایەکی دیکە خەیرانێکی سیاسی گەورە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. ئێستا دەبێت پێش هەموو شتێک حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان ناوماڵی خۆمان ڕێخینەوە وە گوتارمان یەخێن بە یەک گوتار بە یەک ئاراستە بچین لەگەڵ بەغدا دابنیشین و گفتوگۆی لەسەر بکەین. یعنی ناکرێ هەرێمێکت هەیە هەوڵێکی جددی تێدا هەبێت. واتە ئێستا حکوومەتی هەرێم پرۆژەیەکی یەکگرتوو کە هەموو لایەنە سیاسیەکان لەسەری ڕێککەون نییە بیە بە بەغدا؟ هەتا ئەم ساتە وەختێکە من و جەنابەت قسەی تێدا دەکەین حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەیەکی جددی کە تعبیر لە هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان بکە کە نوێنەرایەتی هەموو خەڵکی کوردستان بکە لەگەڵ دانیشتەکانمان لەگەڵ حکوومەتی عێراقی بوونی نییە. ئێمە کەواتە وەفدەی دەچێتە ئەوەی کێیە دەبینین کە لەگەڵ بەغدادا دەنیشن و من بخۆم گومان و شکیشم هەیە لەو جارەش کە حکوومەتی هەرێمی کوردستان دەچێتە بەغدا لە دۆخێکی زۆر خراپ هەرێمی کوردستان دەچێتە بەغدا لە کاتێک کە سەرۆکی پەرلەمان لەناو پەرلەمانیە، لە کاتێک کە پەرلەمانی کوردستان پەچی خراوە، لە کاتێک کە چوار وەزیری لایەنێکی سەرەکی لە پێکهێنانی حکوومەتی بنکە فراوان لە
هەولێر وجودی نییە و وەزیرەکانیان دەرکراون. یعنی ئەمە هەر جۆرە گفتوگوۆیەک لەگەڵ حکوومەتی عراقی بەم پەرتەوازەیە بەم نایەک ریزیە لە ناو لایەنە سیاسیەکان بەم قۆڕەکاریە بەم تاگڕەویەی لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان ئەمن پێم وایە ئەو گفتوگوۆیە لەگەڵ حکوومەتی عراقی فەشەل دەهێنێتن بۆ ئەوەی بتوانین بە سنگ و قورسایی و بە هەیبەتێکی زۆرەوە بۆی بتوانین پێگەی کورد لە ناو پرۆسەی سیاسی عراق بەهێزکەین بۆ ئەوی بتوانین بەڕاستی موچەی فەرمانبەرانی کوردستان بگەڕێنینەوە بۆ ئەوی بتوانین بە تەواوی و بەڕاستگۆیی بودجەی هەرێمی کوردستان کە ١٧ بینینەوە هەرێمی کوردستان دەبێت لایەنە سیاسیەکان بە یەکدەنجی بە کۆدەنجی بە یەکڕێزیەکی پتە و بێنە بەغدا و لەگەڵ بەڕێز حەیدەر عەبادی دابنیشن. عیبێکی زۆر گەورەیە ئێستا سەرۆکی پەرلەمانی عراق بەڕێز دکتۆر سەلیم زبوری کە من سوپاسی دەکەم دەستخۆشی لێ دەکەم کە سەرۆکێکی کارا و ئەکتیڤمان هەیە لە ناو پەرلەمانی عراق دێ نێوانگیری لە نێوان پارتی و گۆڕان و لایەنە سیاسی کوردیەکان دەکاتن. دەیەوێتن پەرلەمانی کوردستان جارێکی دیکە بکەوێتەوە سەرسکەی خۆی. یعنی ئێمە دەبێت ئەو لایەنە سیاسیانە بیر بکەنەوە لەوەی کە بە هەیبەت و بە قورسایی و بە پێگەیەکی بەهێزەوە بچن لەگەڵ بەغدا دابنیشن. واتە ئێستا لە بەغدا هەرێم لە بەغدا هەرێم لە بەغدا ئەو قورسایە نییە کە باسیەکەوە بتوانێت بێ گوتۆبێژ بکات دانوستاندن بکات لەگەڵ لایەنە سیاسیەکانەوە دەمێ ڕای کوت لە سیاسەکانی ناو پەرلەمان بزانم وە حەزب بە سیاسیەکانی بەغدا دەربارەی گەڕانەوەی هەرێم بۆ بەغدا چی دەڵێن؟ بەڕێزەکە حکوومەتی هەرێمی کوردستان هەتا ئەم ساتەوەختە پرسوڕای بەلایەنە سیاسی کوردیەکان ناکە لە بەغدا کەم فەوەزات دەکات لەگەڵ بەڕێز حەیدەر عەبادی و لەگەڵ حکوومەتی عراقی. یعنی هیچ پەیوەندێک لە نێوان ئێوە وەکو کوت لە سیاسیەکانی کوردی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا نییە؟ نەخێر هیچ جۆرە پەیوەندیەکەی یەکتر دەناسن. لایەنە سیاسی کوردەکان لە بەغدا دەزانەوە بەبەستم لەسەر کێشەکان ئەوانش دەزان ئەوە کوت لە سیاسی کوردیەکانن لە بەغدا و فراکسیۆنەکان بە ناو یەکتر دەناسن. بەڵام ئەو ناسینەی کە من و تۆ باسی لێ دەکەین دەبێت لەسەر ئاستی سیاسی لەسەر ئاستی گفتوگۆکردن و دانیشتن و پلانی هاوبەش و نەخشەی هاوبەش و بەرنامەی هاوبەش بێت. ناکرێ وەفدێک لە هەرێمی کوردستانەوە بێتە بەغدا ئەندامی پەرلەمان ئاگای لێ نەبێت سەرۆکی فراکسیۆنەکان ئاگای لێ نەبێت. کێ تۆمەتبارە ئێوەیان حکوومەتی هەرێم دەبێت لە پەرلەمانی عراق پێشتر هاوپەیمانیەکەیە بە ناوی هاوپەیمانی کوردستان ئەگەرچی ئەم ساڵ ینی ئێستا وەکو ناوەکە دەست بەکار نەبووە دابنیشن گفتوگۆ بکەن و نەخشە و پلان. کاک ناوزاد کێ تۆمەتبارە ینی کێ کەم تەرخەمە بڵین لە نەبوونی ئەو پەیوەندی ئێوە کەم تەرخەمەنیان حکوومەتی هەرێمی کوردستان؟ ئەم حکوومەتی هەرێمی کوردستان بەکەم تەرخەم دەزانم. ئێوە هەوڵێکتان داوە داواتان کردووە؟ ئێمە چەندین جار لە کەناڵەکانی ڕاگەیاندێن لە دانیشتەکان لە گفتوگۆکان لە چاوپێکەوتنە ڕۆژنامەوانەکان گلەیمان لە حکوومەتی کوردستان کردووە کە ئەو حکوومەتە هیچ بایەخێک بۆ ئەندامی پەرلەمانی عراق بۆ سەرۆکی کوتلەکانی عراق بۆ ئەو قورسایی کە لە ناو پەرلەمانی عراق کورتەیەتی دانانێتن. کاک ناوزاد کێشەکە تەنها مەسلەی نەوت و بودجەیان مەسەلەکانی دیکەش وەکو مەسلەی دەرمان وەکو مەسلەی کشت و کاڵ وە تا کۆتای هەموو بوارەکانی دیکە کە بەشێکیان سەرچاویان لە بەغاوەیە. بێگومان ئێستا گەر ئەمە کێشەکانمان لەگەر بەغدا قوڵ ببێتەوە جگە لەوەی کە ئەوان لە بەرامبەر ئەوەی کە هەرێمی کوردستان نەوتەکەیان بۆ نانێرێت ئەوان بودجەی هەرێمی کوردستان نانێرن موچەی فەرمانبەران نانێرن لە پاڵ ئەوەشدا ئێمە دەرمانمانەیە لە بەغدا بۆمان دێت نامان دەنێ پارەی جوتیارانمان لە بەغدایە نامان دەنێ ئێمە حتا هاتوچۆی فڕۆکەوانی و مەتاری هەرێمی کوردستانیش سەر بە مەتاری حکوومەتی عراقیە یعنی دنیا کێشە و گرفت هەیە کە بۆمان دروست بکرێتن. ئێمە بۆیە داوا دەکەین وەکو پەرلەمانتارە کوردەکان لە بەغدایە کە هەرچی زووە ئەم ناکۆچیانە لەگەڵ بەغدا چارەسەر بکرێتن بۆی بتوانین ژیانێکی باشتر گوزەرانێکی باشتر بۆ هاوڵاتیانی کوردستان بۆ فەرمانبەرانی کوردستان بگەڕێنینەوە. یعنی کە بودجە لە بەغدایە نایە کە موچە لە بەغدایە نایەتن هیچ کاریگەریەکی سلبی هەتا ئێستا لەسەر بەرپرسەکان دروست نەکردووە. وەزیر سەرۆک وەزیران سەرۆکی هەرێم هەموو پۆستە باڵەکان لە هەرێمی کوردستەکان بەرپرسەکان هەتا ئێستا موچەی خۆیان وەردەگرن منداڵەکانی لە خۆشگوزەرانی دەژین ژیانێکی ڕەفاه و شایستە دەژین. کاک ناوزات ئێوە جگە لە کوت لە کوردستان و فەرمانبەرانی کوردستان و کاسبکارانی کوردستان زەرمەندن. ئێوە فراکسیۆنە کوردیەکان لەگەڵ ئەو وەزیرانەی ئەو پۆستانەی کە کورد لە بەغدا هەیەی هیچ جارێک هەبووە دانیشن بچنە لای سەرۆک وەزیرانیان لەگەڵ لایەنە سیاسیەکان لەگەڵ پەرلەمان لەگەڵ دەستەی سەرۆکاتی پەرلەمان کۆبوونەتەوە سەبارەت بۆم کێشانە خۆتان هەمووتان بەیەکەوە؟
ئێمە لە سەرەتای دەست بەکاربوونی بەڕێز دکتۆر فواد مەعسووم وەکو سەرۆکۆماری عێراق چەند جارێک لەگەڵی دانیشتوونە نوێنەرانی لایەنە سیاسەکان بەڕێز دکتۆر فواد مەعسووم پشتیوانی خۆی بۆ چارەسەرکردنی کێشەکان دەربڕیوە. سەرۆکۆماری عێراق لە بەغداوە هاتۆتە لای بەڕێز کاک مەسعود بارزانی لە هەموو دانیشتەکانی دەستەی سەرۆکایەتی سێ سەرۆکایەتەکە لەگەڵ حەیدەر عەبادی لەگەڵ دکتۆر سەرین جبوری چەندین جار بەڕێز دکتۆر فواد مەعسووم هەوڵەکانی خۆی خستۆتە گەڕ. بەڵام قەیرانەکانی نێوان هەرێم و بەغدا قەیرانێکە یعنی بەداخەوە کورت کراوەتەوە بۆ کێشەی نەوت و پارە. خۆڕاستە پارە بۆ هاوڵاتیانی کوردستان بۆ فەرمانبەرانی کوردستان بۆ پرۆژەکانی هەرێمی کوردستان گرنگە، بەڵام دەبێت ئێمە قەیرانە سیاسیەکە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا چارەسەر بکەین و تۆماتی چیان بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەو کێشەی دارایە چارەسەر دەبێتن. خۆ مەسەلەی نەوتەکە قەیرانە سیاسیەکەشی دروست کردووە، بەڵام لە هەرێمی کوردستاندا دوو بۆ چۆن هەنەکە فرۆشتنی نەوت سەربەخۆی و هەبوونی ئابوووریەکی باش و ژێرخانی ئابوووریەکی باش نەگەڕانەوە بۆ بەغدان بێمنەتی لە بەغدامە. ینی ئەم دوو بۆ چۆنە کامیان دروستتر، ینی بۆچی هەرێم کە نەوتی هەبێ سەربەخۆ نەیفرۆشێەوە داهاتەکەی بۆ خەڵکی خۆی خەرج نەکە؟ ئەگەر هەرێمی کوردستان نەوتەکەی بە شێوەیەکی شەفافانە بفرۆشێەوە بە شێوەیەکی عەقڵانی بفرۆشێەوە بە شێوەیەکی تەندروستانە نیشتیمانیانە بینێرێ و پارەکەشی بێنێتەوە ناو کوردستان و لە خزمەتی خەڵکی کوردستان بەکاری بێنێ، ئەمە شتێکی باشە، کارێکی باشە. من پێم وایە هەمومان پشتیوانی ئەوە دەکەین، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ نەوتێک معاملە دەکە، نە پرۆسەکە شەفافە، نە دەزانین چەندی دەفرۆشێت. بەڵام وەزارەتی سامانە سروشتیەکان بەردەوام دەڵێت داتا بەڵاوەکاتەوە، خودی وەزیری سامانە سروشتیەکان داتا بەڵاوەکاتەوە چۆن ئەفرۆشرێ و دەتوانن لە سایتەکە سێرکەین و داهاتەکەی بەردەوام باسەکانی بۆ شەفاف نییە؟ لەبەرەوە شەفاف نییە. بەڕێز وەزیری سامانە سروشتەکان هەرێمی کوردستان چەندین جار لە کەناڵە جیاوازەکانی کوردستان باسی ئەوەی کردووە کە ئێمە بەس تۆزێک مانگێک دەڕۆژ خۆتان ڕابگرن ئێمە دەتوانین چارەسەری خەیرانی دارایی بکەین، کە هەم ئەوە چەندین مانگیشە ئێمە دەبینین نەموچە دەدرێنە فەرمانبەران ژیانیان ڕێک دەخرێتەوە، نە پرۆژە خزمەتگوزاریەکان دەست بەکار دەبنەوە. یعنی ئێمە لە فرۆشتنیەکی نەوت بە شێوەی سەربەخۆ تووشی ئەوەی بن کە فەرمانبەران موچە وەرنەگرن، تووشی ئەوە بن پرۆژە خزمەتگوزاریەکان ڕابوەستن، تووشی ئەوە بن کە بازار نەمێنێ، تووشی ئەوە بن کە چەندین کێشەی کۆمەڵایەتی دروست بێ لە کوردستان. ئەگەر فرۆشتنی نەوت بە شێوەی سەربەخۆ بریتیە لەوە، بریتە لە وێرانکردنی کوردستان و لە بریتە لە هەژارکردنی خەڵکی کوردستان، ناوەڵام من وەکو شخصی خۆم لەگەڵ ئەو جۆرە فرۆشتنە نیم. بەڵام ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت نەوتەکە بە شێوەیەکی شەفاف بفرۆشێ و پارەکەی دیار بێ، بڕی نەوتەکەی دیار بێ و ئەو کۆمپانیانەی کە پێیان دەفرۆشێت دیار بێ، ئەو دەوڵەتەی کە لێمان دەکرێت دیار بێت، ئێمە هەمومان پشتیوانی دەکەین. قابل ئێمە خەڵکی کوردستانین و ئێمە یعنی لە ناو نەتەوەکەی خۆمان لەدایک بووینە و دەمانەوێت ئەو وڵاتی خۆمان پێش بکەوێت. بەداخەوە چەندین جاریش لەسەر ئەو ڕخنانەی کە ئێمە دەیگرین ڕوبەڕووی ئەوە دەبینەوە کە ئێمە لە هەندێک حاڵەتی نیشتیمانی لاماندا و یان ئێمە وەکو پێویست یعنی دیفاع لە حکوومەتی هەرێمی کوردستان ناکەین. ئێمە بۆ ئەوە نەچوینە بەغدا دیفاع لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەین، ئێمە محامی حکوومەتی هەرێمی کوردستانین، ئێمە بۆ لەوێن تا دیفاع لە خەڵکی کوردستان و لە موچەی خەڵکی کوردستان بکەین. لەسەر بودجەی ساڵی 2016 کە لە سای 17 دیاریکراوە بە هەرێمی کوردستان چ تێبینیەکتان لەسەر بودجێ هەیە؟ ئایا ئەو بڕاگەر بێت و هەر لەسەر ئەو مەرجەیە کە نەوت بۆ بەغدا لە ڕێگەی بەغداوە بفرۆشرێ ئەو بورجێنێرێ، ئەگەر بێت و لە پەرلەمانە هیچ ناکوکێکەیە کە پەسەند نەکریان قبول نەکریا و حەڤە لە سای ئەگەر بێت و هەرێم هەمان نەوت نەنێرێت، چونکە باس لەواکرا هەندێک جار کە کەم بکرێتەوە بۆ لە سای 12ش. لە ڕاستیدا دەست پێشخەریەکی زۆر باشە کە بینیمان لە بودجەی ئەم ساڵیش 2016 لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە کە جێگەی 117 هەرێمی کوردستان کراوەتەوە. ئەمە هەم یەکپارچی حکوومەتی بەغدا پیشان دەدا بە بڕوای من و بەرامبەر چیە و حەڤە لە سایەتی دڵخۆشکەرە. بۆیە زۆر گرنگە ئێمە بتوانین یعنی ئەو مبادرەی حکوومەتی عێراقی بە هەند وەربگرین و ئیستیفادەی لێ بکەین، ئێمەش بچینە نا ئەو گفتوگۆیە بە شێوە بچینە نا ئەو گفتوگۆیە، یعنی داخلی عەقدێکی تازە نەبین لەگەڵ حکوومەتی عێراقی کە پێمان جێبەجێ نەکرێتن. حەڤە لە سەدا کاک نەوزاد بەرامبەر بەچی، ینی بەرامبەر ئەو بڕە نەوتەیە کە هەرێمی کوردستان بینێرێ؟
بێگومان ئەو مەرجانەی کە حکوومەتی عراقی دایناوە بۆ هەرێمی کوردستان لە پرۆژه یاسای بودجەی ساڵی ڕابردووش دانرا بوو ئەو نەوتە مقابلی ئەو بودجەیە کە لە بەغداوە بۆ هەرێمی کوردستان هۆکاری پابەند نەبوونی هەرێمی کوردستان چییە کاک نەوزەتانی بۆچی هەرێمی کوردستان پابەند نەبێ بەڵام خۆ حتمما هەرێمی کوردستانیش بەغدا بەوە تۆمەتبارەکە تێبینی ئێوە لەسەر بەغدا چییە لەسەر حکوومەتی بەغدا لەسەر عبادی لەسەر کۆی کێشەکانی کە لەگەڵ هەرێمە هەنانی ئەوان هیچ کەمتەر خەم نین ئەوان تۆمەتبار نین بێگومان کە ناکۆچی دەکەوێتە نێوان دوو لایەن هەردوو لا تاوانبار دەکرێت هەردوو لا کەمتەر خەمن بە بڕای من هیچ کاتێک شەڕ بەتەنها لایەنێک ناکرێت بەڵام ئێمە بەپێی ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی کرابوو بەجۆرە ئەو ڕێکەوتنە دەبواە حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژانە بڕی 550,000 بەرمیل نەوت بۆ بەغدا بنێرێ لە ڕێی کۆمپانیای سۆمۆ ئێستا چەندی ناردووە لە مانجی 1 2 3 نەیتوانی ئەو بڕەنەوتە بۆ بەغدا بنێری بەغداش بیانوێکی کەوتە دەست کێشەکە لەوێەوە سەری هەڵدا نەتوانراوە بنێرێتن ینی شەوەتا نێردراوە و شەفاف نییە ئەوەی کە بۆ بەغدا مەبەستم ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان ڕوونکردنەوەی داگوتی ئێمە هەندێک گرفتی تەکنیکیمان هەیە ناتوانین لە ماوەی مانجیەک و دووسێ ئەو پارەیەمان ئەو نەوتە بە بنێرین بۆیە لەمە دوا هەوڵ دەدەین تعویزی بکەینەوە یعنی لە مانگەکانی ئایندە بتوان ئەو بڕانەی کە لە مانجیەک و دووسێ نەمانابووە بینێرینەوە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان نەکەر ئەو بڕەنەوتەی زیاد نەکردوونەی نار بۆ بەغدا زیاتر لە ڕێگەی بۆرێنەوتەکان بۆ وڵاتی تورکیانا لاەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان کێ کەمتەر خەمە کێ تۆمەتبارە بە شێوەیەکی گشتی هەموو لایەنەکان تۆمەتبارن کە دەبێت ڕۆڵی کاراتری خۆیان ببینن دەبێت دەستی زیاتر لە با بڵێن چارەسەرکردنی کێشەکان ببینن بەڵام لەبەرەوەی پارتی دیموکراتی کوردستان سەرۆکی هەرێمی کوردستان حزبەکەی ئەوە سەرۆکی حکوومەت لە حزبەکەی ئەوە لەبەر ئەوەی لە هەرێمی کوردستان پۆستە باڵاکان هەمووی بەدەستی پارتی دیموکراتی کوردستانە و لە بەغداش پۆستی وەزیری دارایی حکوومەتی عراقی خۆجێگیری سەرۆکی حکوومەتی شێکەتیە کوردستانە یعنی دەتوانرێ پارتی دەیتوانی یان ئێستاش دەتوانێت زیاتر مبادرە بکات لەوەی لە باشە کاک ناوزەت ئەگەر هەمووی لە دەستی پارتی بێ خۆجێگیری سەرۆکی حکوومەت یەکێتیە و وەزیرانان یەکێتین ینی یەکێتیش بەشێکە لە حکوومەت ینی بۆچی تەنیا پارتی ئەمن لە سەرەتا قسەکانم گوتم هەموو لایەنە سیاسیەکان ئەوەی کە مەبەستمەوەی هەموو لایەنە سیاسیەکان بۆ نمونە بەش بە حاڵی یەکێتی نیشتیمانی کوردستان کە مکوڕەکەی ئەوەیە کە نابێ لەو سیاسەتە تاگڕەوانەی پارتی دیموکراتی کوردستان بێدەنگ بێت ئەگەر پرۆسەی نەوت لە هەرێمی کوردستان لە بندستی پارتیە و شەفاف نییە ئەدی ڕۆڵی جێگری سەرۆکی حکوومەت و وەزیرەکانی یەکێتی لە حکوومەت و مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان چییە یعنی بەدیار سیاسەتی تاگڕەوانەی پارتی دابنیشن و پارتی بە ئارەزوی و خۆی نەوتەکە بنێرێ بۆ تورکیا و کەس نەزانێ ئەو پارەیە چەندە و چۆنە و موچەی فەرمانبەران نەدرێ و وەزیر ڕێ لێ بگیرێ و سەرۆکی پەرلەمان ڕێ لێ بگیرێ و پەرلەمان پەک بخرێ بێگومان یعنی دەبێت دەوری یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان دیار بێت و دەرکەوێت یان ڕۆڵی بزوتنەوەی گۆڕان دەبێت لە دۆسیەی بەڵێ کاک ناوزات دوا پرسیارم کاک ناوزات کە باس لەوەکەی نابێ دوا پرسیارم قسەی جدی هەبوایە کە باس لەوەکە یەکێتی نابێ بێدەنگ بێ ئەبێ ڕۆڵی هەبێ لەوەی کە پارتی تاکلایانانە ناوت نەفرۆشێ باشە باس لەوە ئەکرێت دەوترێ زۆر جار لە میدیاکان لە ناو چاودێران کە یەکێتیش مستەفیدە لەو نەوتەی سوودمەندە لەو نەوتەی کە دەفرۆشرێتن بۆیە بێدەنگە ڕات لەسەر ئەمە چییە بە کورتی هەرچەندە یەکێتی نیشتیمانی مستەفید بێت لەو نەوتەی کە دەفرۆشرێ بەو شێوەیە کە ئێستا فرۆشراوە ئەمە زیان بە یەکێتی نیشتیمانی کوردستان دەگەینێ دەبێت خەڵکی کوردستان سوودمەند بن لە فرۆشتنی نەوت دەبێت فەرمانبەران سوودمەند بن لە فرۆشتنی نەوت دەبێت هەژارانی وڵاتەکەمان سوودمەند بن لە فرۆشتنی نەوت یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تەنها لە بەشێک یان لە بڕێکی فرۆشتنی نەوتەکە ئەگەر سوودمەندێکیش بێت یعنی چ قازانجێک دەکات یان دا خەڵکی کوردستان چ قازانجێک دەکەن بۆیە دەبێت یەکێتی نیشتیمانی کوردستان پێداگیری لەوە بکە کە نەوتی کوردستان بۆ خەڵکی کوردستان بێت نەک بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بێت یان بۆ پارتی دیموکراتی کوردستان بێت من قسەکەم ئەوەیە ئەگەر هەتا ئەم لەحزەیەش پرۆسەی فرۆشتنی نەوت لە هەرێمی کوردستان شەفاف نەبووە نەمانتوانی وە مامەڵەیەکی تەندروستی پێ بکەین و دوجار لە قازانجی خەڵکی کوردستان بەکاری بێنینەوە بالێ ئێستاوە هەوڵ بدەین
معاملەیەکی جوان لەگەڵ نەوتەکە بکەین و بە شێوازێک بیدەینە حکوومەتی عراقی کە بتوانین خەڵکی کوردستانی پێ بژێنین و ژیان و گوزەرانی هەژارانی وڵاتەکەمانی پێخۆش بکەین. بەڵێ نەوزات ڕسۆل ئەندامی پەرلەمنتۆ عێراق لەسەر فراکسیۆنەیەنێکی سوپاس ji bo tevlîbûna te dubare dem baş